تورکیا کە ماوەیەکە لەسەر ئاسی نێودەوڵەتی پەراوێز کەوتووە لە دوای پێکهێنانی حکوومەتێکی نوێ لە وڵاتەدا وردە هەوڵە دیبلۆماسیەکانی خراونەتە گەڕ بۆ باشترکردنی پەیوەندی و هاوپەیمانەتیە استراتیژیەکانی. دوای لە دوانە ئاگرینەکانی پێشووی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا دژ بە ئیسرائیل بۆ لابردنی گەمارۆکانی سەرکەرتی غەزە بۆ چوونێک دروست بوو کە تا پارتی داد و گەشەپێدان لە دەسەڵات دابێت پەیوەندی نێوان ئەنقەرە و تەل ئەبیب ئاسایی نابێتەوە. بەڵام بۆ چوونەکە پێچەوانە بووەتەوە و لە دوای 6 ساڵ لەدابڕان پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات ئاسایی دەبنەوە و پرۆژێکی هاوبەشیش بۆ دەرهێنانی غازی سروشتی لە دەریای ناوەڕاستدا بە بەهای ملیاران دۆلار ناونیشانی سەرەکی ئاشبوونەوەکەیە. لە لایەکی تریشەوە بۆ دوجار لە دوای 7 مانگ ئەردۆغان لە نامەیەکدا داوای لێبوردنی لە پۆتین سەرۆکی رووسیا و کە سوکاری فڕۆکەوانە کوژراوەکەی فڕۆکەیەکی ڕووسی کرد کە بە موشکێکی تورکیا لە سنووری سووریا تێشکێنرا. جموجۆڵەکانی حکوومەتی نوێی تورکیا کە زۆربەی ئەندامەکانی هاوپەیمانی بەهێزی ئەردۆغانن لە کاتێکدایە کە لە چەند مانگی ڕابردوودا پەیوەندیەکانی ئەو وڵاتە تەنانەت لەگەڵ ئەمریکاوێکێتی ئەوروپاش لەباری جەنگی دژ بە داعش و پەنابەرانەوە کلێنی تێکەوت بوو. سەبارەت بە هەوڵەکانی تورکیاش بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ مۆسکۆ و تەل ئەبیبدا سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە ڕایگەاند. ئەردۆغان و ئاکەپە سیاسەتێکی دووڕوو پەیڕەو ئەکەن چونکە پێشتر ئیسرائیلیان بە تیرۆریزم ناو دەبرد، بەڵام لە ئێستادا ئەردۆغان دەڵێت ئیسرائیل هاوکارێکی استراتیژیە. دەمیرتاش ئاماژەی بەوەش کرد کاتێک چوو بووە مۆسکۆ تا چیتر ناکۆکیەکانی خستنە خواروی فڕۆکە سەربازی ڕووسیەکە زیاتر نەبێت بە خیانەتکار ناویان بردوو. بەڵام ئێستاش ئەردۆغان داوای لێبوردن لە پۆتین دەکات و هەوڵ دەدات لێ نزیک ببێتەوە. مانگی ڕابردووش بیناڵی یڵدرم سەرۆک وەزیرانی تورکیا ڕایگەیاندبوو تورکیا دەیەوێت هاوڕێکانی زیاد بکات و دوژمنەکانی کەم کاتەوە کە بە وتەی چاودێران مەبەست لە وتەیە دانپیادانانە بە سیاسەتی هەڵەی ئەحمەد داود ئۆغڵۆ کە تورکیای دوورە پەرێز کردبوو. لەو چوارچێوەشدا تورکیا بەنیازە پەیوەندیەکانی لەگەڵ میسردا ئاسایی بکاتەوە کە لە دوای لەسەر کارلابردنی محەممەد مورسی سەرۆکی پێشووی میسرەوە کلێنی تێکەوت بوو. بەوتەی بەشێک لە چاودێران پێدەچێت ئەردۆغان بیەوێت فشاری دەرەکی لەسەر خۆی کەم بکاتەوە تا لە کێشە ناوخۆیەکاندا کەمترین ڕەخنەی لێبژیرێت، بە تایبەتیش لە ئەگەری دەستگیرکردنی پەرلەمانتارە کوردەکان و شەڕی شارە کوردیەکاندا. کاروان شێخ موحسین NRT